وش برنامه نزیکتر ریز و صلابه تایبت بودی سماعتین خدمتاوه سپیده هی کوزی مروف تجی و زبط و انرژی بت و دنگ هنر و استران و میوزیکا کردی بت و مروف تیش تکیجیب خود از بارکم دی روزکا خوش بد اما از دنگ هنر و میوزیکی دست پیر کن هنرمند چاو شیاه نویگراتی استایل هنرا کردی تایبت تجی استران گود نداب کن تیکل کرنا تایبت تجی میولیدیم بیانی گل استران کردی چاو شیاه هم بکن اما از ده افروکه خونیسی که هنرمنده که کم تایبت تجی بر همین گلک جوان کنینه او مجیلی بر همین گلک جوانتره دوان دمادا کو اوین ما پیتی بیب استران و میوزیکی هی همه داده است بیبتی و همین تجویری حاضره و جماعت و ماموستا و هنرمند عزیز کساتی افریقا کنیزیکی جنابین ماموستا ماهر امین خود حس کرد يا خوابك گله خوشحالی ماموستا من زیادتر خوشحالم تیش یا حاضره و انرژی و دنگکی خوش استرانا زور سپاس اما اول ما هم دست ببکیم دا دست تشتگیری یا نه نه؟ والله چهار جنابت بوم خود ساکه سر نبوی تو چاکه بر والله گله میشه لیره یا سر بی تو دو چای گرم برا دو چای گرم دست ببکیم دست برنامه بکیم فرض زوزو بیانیان زو هل دستیان ولا به برنامه او روزو هسته والله عادة بيانيان زول بس يعني لو كسانا نيم كبيانيان زول تقريبا برنجست تقريبا والله من نان ناخم والله اوشتانه ببينان دخم چونه بینانی بیانیان ناني بياني ببينان دخم راست اه والله يعني هنجين و انجوين بانير هيلكا والله عشان أسبوع هيلكا يخو. كلاوز ياتر دخم او زبونه ناخوي والله دابا صحات يعني تقريبا والله خوانا كان نخوشيه كاش لا والله هيك نخوش شكرونا بري خوم دا باريزم حتى توشي نخوشي بالضبط اه والله والله دام دست ببین حتی پشتینگی چاکو گرم جیبو من يفرموا ای خریجی چی ماموستا زاری پیش اوی بتسینه نا هنر و گورانی و شتی نویه والله راستك من جقل بشيء تايبتي خون خليشي هنرم چه پیشه تایبا من انداز يعرف اندازیار والله انداز ياري شهرستاني اندازیار لچی هنر لچی قدر قدر بو خوي راسك اي قدر شيء اما ك مثلا لبولي شش بلا كان ما نبرزو خلق ضلن او جناحه مثلا نسي بزيش شي يعني انداز ياري بخيني اگر حزي من او بو بسم هنر بخيني بولی شش معدلتن او کات او كاتا شتاو ششو تبابلين بوينتات شتاو ششو شتيك طلبه بلام بلام او صالي من نمرة زور كم هاتو يعني بون منا او كاتا اشتاو شش ل كوليجي اندازياري وبرسترين باش كبش شهرستاني بو كاتا شكو كهرباء وميكانيكي شبو ل كوليجيكا نمري كم تريان بيزبو بلام استبون منا دبيني اشتاو شش لانيه زور زار لا بيمانغاور يعني گوردرا مسألة قرينا كتشيا استبلا كان زور بدستر مثلا جماري وكساني ك صد هنا نبون من زور أو أنا ديك يعني كوا بس يستانكين بس او كات كان بس للصف بشش خود زيرة كردنا طلبة زيرة نعم من لا شيء سرتاي الثمانية بين صالي بو مرجع قبول كرام كبس وكو جوجر لبولا كدار مش والله مية كم بو ما شاء الله كل يجي سرتاي تمنت يعني شش صال 8 بين صال بين صال بلا هاي كوبو تسونا هنر او قدر باسكن اندازيار نعم ك روان دست تأثيري هابو بتسنا هنر عائلة يعني بدل نهائي خوي بعض في كبابكم جايشي عيني بو والله او دنگ خوشه چی نایب پیاوی عینی و دنگ خوش بله سرود و شتی عینی يعني هي عيني زور بو بلام شتي غزلي شي ابو ونمونا كاسيتي سردمي گنجي هي او براني قال يا بهارا محزون دنالي نبلبل زور جوان ديلي او بش صوت او كات كباب بله بشوي شي توزك درويشانه ديلي لبروي بدفو ديلي ومن داي برسالش ملي كير ما زاني لما مصطفى خالقي قالوا براني ابو كو براني بس بدنجي ما مصطفى خالقي نتينا من لما مصطفى خالقي جمله نبو من لتشلكانه وبراني دزانم
یایەکە بوو لە ڕواندز تەنەکە چی بووە ئەتی لەو تەنەکە چێ جۆم لێ بووە تر ینی احتیماماتی بۆ هونەر زۆر بوو بەڵام بەهۆی پێگە ئاینیەکەی کە پیاوێکی باڵێن زانایەکی ئاینی ناودار بوو لە ناوچەکە و لە سەراستی کوردستانیش بەداخەوە ینی بەهۆی قسەی دەوروبەر و ئەوانە وای کرد کە من بەردەوام نەبم لە يعني ئەوە بوو مەسەنە بڵێن کورە مەلا و کوڕە مامۆستا ئاینی کو دەبی بتە گۆرانی بێشتویان کو ئای طبعاً وڵای یەکەم جار مامی گەورەم کەزانی کە من لە خولی فێربوونی مۆسیقام تەمەنم 9 ساڵ لە ڕواندز بەڵێ لە خولی مۆسیقا بوو مامۆستا زرار محەممەد مستەفا یادی بەخێر هەموو ساڵی خولی دەکردەوە ئەو ساڵە من لە خولەکە وەرگیرام و لە ماوەیەکی زۆر کەم هەستی کرد کە من بەهرەم هەیە بەڵام ئەو مامی گەورەم هات باڵێن ئامۆژگاری باوکمی کرد کە مۆسیقا حرامە و پێویستە بەردەوام نەبێت لەوە ئەوە کارێکی خراپە و ئەوجا لێرە ڕێگریەکان دەست لەوێ ڕێگری دەستی پێکرد دوای لێ هات کە من جاری وا بوو دەچوومە خولی مۆسیقا بە دزی کە دەهاتمەوە ماڵی لێدانم لەخوا تصوری کە ئێستا من کوڕەکەم ئەگەر حەز لە مۆسیقا بکە کە زۆر حەزی لە مۆسیقایە زۆر شکری خوا دەکەم بەڵام چکە مۆسیقا مێشتی دەکاتەوە مۆسیقا وا دەکات لە کاری خراپ بە دوور ئەو کاتە تێگەیشتنەکان بە پێچوانەوە بەداخەوە وان دەزانی کە من دەچمە مۆسیقا پێریشتی خراپ دەبم کە بەداخەوە ئەوە ڕێڕەوی ژیانی منی گۆڕی کە دەڵێم قەدەر مەبەستم لێرە بوو ڕێڕەوی ژیانی من لەسەر قسەیەک گۆڕا ئەگەر ناڕەنگ بۆستە من بلو مەبەستم بڕوانامە ئەوانە نییە بەڵام ڕەنگ بۆستە من دکتۆرام لە موزیکە بووە بۆ نمونە چکە من ئەوەندە عشقی موزیک هەم ئەندازیاری هەموو نەرمەندیش ئێستا سپاس بۆخوا هەر سەر مەسەلە ئێنێرژی و سپێدەهی و تێشتێ تشتێکی تێ تایبەتی هەیە تژی ئێنێرژیە بەزدا ئەم تێشتێ بخۆین ئەم بژنێ تێشتی چ بژنێ ڕۆنزێ هەندانی بەیانیانە وڵات چێشتیش دەڵێن تێشت نات چێشت ئەتو چێشتی بخۆ ئەس دێ تێشتێ خۆم پشتێنگی دێچینە هۆڵا وەرزشێ لە هوەر و تێشت و چێشتی هۆڵی وەرزش دەبیت چبی دوای لەوێ باز دەکەین زۆر باش تا دەبێت تۆ بخۆ باز بێنەوە فەرموو درماني حو درداني هي ليلي وي ليلي هي ليلي ليلي وبالهم لي من جواني هي ليلي وي ليلي هي ليلي ليلي کارێکی تایبەتی مامۆستای هاتینیان بە حەسبین ئەوژی ئەف تراکە بێن کە دەنگوێت با باسی ئەو تراکە بکەین لە بۆ هۆڵی وەرزش دروستکرا یعنی فکری ئەو تراکە چیا و خۆی ڕاستەکەی بیرۆکەکەی هی هاوڕێکی عزیزم بوو بیرۆکەکەشەوە بوو کە تراکێکی درێژ دروستکەین تایبەت بە وەرزش و گۆرانی کوردیش لەبەرەوەی فۆلکلۆرەکەی زۆر دەوڵەمەندە لەو ڕیتمە ئێمە 47 میلۆدی فۆلکلۆریمان لە 30 دقیقات جێگا کردوێتەوە 47 میلۆدی فۆلکلۆری بە کرمانجی سۆرانی هەورامی بەس ئەوە پێویست بوو ئەو شتە بە دڵنیایی پێویست بوو لەبەرەوەی ئێمە داهاتینە هۆڵی وەرزشی بەڕاستی جۆمان لە هەموو زمانەکاندا بوو جگە لە زمانی کوردانی من زۆر جار پرسیارم دەکرد مەسەلەن ژن و پیاوی ئەوروپیان ئەمریکی لە تەنیشتمەوە وەرزشیان دەکرد ینی دەمگوت ئەوانە دەبێت لە خۆیان نەپرسن ئەم میلەتە کەلتوری هەیە گۆرانی هەیە فەرهەنگی هەیە کە هەیانە بۆچی لێرە جۆمان لێ نییە کە ئێمە دەوڵەمەندترین میلەتین لەو ڕیتمە بڕوام پێ بکە و من ئەو تراکە کە دروستمان کردووە ئێستا لەبەرەوەی بە کوالیتێکی زۆر بەرز دروستمان کرد کاک بژاردیلان و نەرمەن بژاردیلان موزیکەکەی کردووە و لە ستۆدیۆ زۆر باشەکانی ستۆکۆڵم ماستەرین کراوە لەبەرەوەی ئێمە دەمانەوێ لە کوالیتی کەمتر نەبین لەو تراکانەی کە لە یوتیوب دانراوە بۆ نمونە بۆ وێرکاوت بۆ وەرزش لەبەرەوە من لەو باوەڕەم دوای ماوەیەکی دیکە خەڵکێکی غەیرە کوردیش بتوانێت چێژ لەو تراکە ببینێ و وەرزشی لەگەڵ بکە یان دانسی لەگەڵ بکە تۆ خۆت بینت کۆ لەگەڵ وەرزش
من باشم ڕۆژانە تقریبا وەرزش دەکەم ئاها تێکەڵکردنی میلودی فلکلۆری کوردی لەگەڵ میوزیکی سەردەم ئاسانە ئەوە؟ ئاسان نییە طبعاً بەڵام وەکو باسم کرد ئەوەی لەسەر من بۆ هەڵبژاردننی میلۆدیەکان بۆ ڕێکخستنیان مەسەلەن تەسەلسولەکەیان بەڵام ئەوەی دیکە ڕاستیەکەی کاکبژار ئیشێکی نایابی کرد لەوەی کە موزیکێکی زۆر تایبەت و مۆدرنی لەگەڵ دروست بەڕاستی کە یعنی ئەس گوێ خودمە وێسترانێ بوو من دوو تشتە خۆشەوەی تێک و ئەس نافۆڵەکە وەرزشی و ناف کوردستانێدا ئوسترانێت کوردیت هەین و دوژی ئەس حەسکم وەرزشێ بکەم بەڵێ جا هیویدارم ئەس دەست وەرزشێ بکەم چونکە هەتان کێژی من دەست پێ نەکرێ بەس ئەس دیسە ئەس بەسێ دەست پێشخەریە بکەم بەڵێ وێ داهین دەست پێشخەر بین و حتا ڕادایەکی باش و سەرکەفتنی ناجێ دەست خۆشیە گۆرانیشتکەش هەیە دەست پێشخەر بووینەکەوەی کە لە گۆرانی کوردیدا نە زمانێک و نە دوو نە سێ و نە چوار بەڵکو پێنج زمار بەکاربێنێ ئەویش گۆرانی دایکە وانە؟ بەڵێ بۆ ئەو شتە تا کرد کە تۆ وەکو باسم کرد کە تۆ شتێک هەڵدەبژێری پێویستە لە ئاستی گەورەی ئەوە مەسەلەن بیر بکەیتەوە وە شتەکان دروست بکەیت یعنی کە تۆ باسی دایک دەکەی هەرچی دەڵێی هەست دەکەیت تێری هەستەکانت نییە لەبەرەوە پێت خۆشە بە هەموو زمانەکانی دنیا بە دایک بڵێ خۆشم لێوێ ئێمە نەدەکرا بە هەموو زمانەکان بڵێن بەڵام پێنج زمانمان هەڵبژارد ئەوەی کە لە ناوچەی خۆمان زۆر باوە با بڵێن کوردیەوە هیچ کە زمانی دایکمانە بەڵام عەرەبی تورکی فارسی ئینگلیزی کە لەگەڵ کوردیەکە دەبنە پێنج زمان بە هەر پێنج زمانەکە بە دایک دەڵێ خۆشم دەوێت ئەوە بیرۆکەکەی لێرەوە هات چیت هەیە بوو دایکت؟ ئەو گۆرانیم پێم وایە هەستێکی ڕازگۆیانە و قوڵە بۆ دایک و هیوای تەمەندرێژی بۆ هەموو ئەو دایکانە دەخوازم کە لە ژیاندان و خوا هەموو ئەوانە بە بەهەش شاد بکا کە نەماوەن تو خۆت باوکێکی چوونی لە دایکەوە بچینە باوک بەڵێ خۆت باوکێکی چوونی پێم وایە باش بم هەرچەندە ئەو پرسیارە وڵی لەبەرەوەی تەماشای هەستی خۆم دەکەم بەرامبەر بە کچ و کوڕەکەم و بە دڵسۆزی خۆم ینی قسەیەک هەیە دەڵێ کەس حەز ناکە کەس لە خۆی باشتر بێت تەنها باوک حەز دەکا منداڵەکانی لە خۆی باشتر بن من ملیۆن جار هەز دەکەم منداڵەکانم لە خۆم باشتر بن شڵاوین هەمی پێک بات باش بن قوربانی بێ سپاس ئەم هەر سەر vê میلودیە من ئاخفناتە وەرگرت بەس ئەس حەسکم ئاخفنا ڕاهێنەرێکی وەرگرم دەڵێ پێم خۆشە خۆشە هەورەمان لە سایگۆ خۆشە نێوباخان نێوباخان بە قسەی یاریزان و وەرزشوانان ژوەرگرین زۆر سپاس بووتە سپاس بۆ من بەخێر بێن ماشەڵڵا سپاس جان سەلامەت ئەو گورانیەی مامۆستا ماهرتان پێچوونە بە تاکید کارێکی نوێیە ئەمە وەکو یاریزانان زۆربەی کاتەکانی ڕوانە جێ لە میوزیک دەگرین میوزیک کوردیش کاریگەری ڕاستەوخۆی لەسەر یاریزانە کوردەکان هەروەها زۆربەی یاریزانەکان ئەوانەی بڵێن ڕێژەیەکی زۆریش کە دێن کورد نینە شتێکی نوێیە کە جێ دەگرن بەڵێ کوردیش وەکو نەتەوەکان کە شتێکی نوێی هەیە کە لەگەڵ ئەو گۆرانیە گەرم دەبن وەکوی ئەجنەبیەکانیان زۆربەی یاریزانەکانمان کە جێ لە دیارێکتی کوردی دەگرن بە تاکید دەمدەشی جوانتریان هەیە لەگەر یاریەکان هەروەها زیاتر جێ لە گۆرانەکان باوەش بڵێن ینی زۆربەی بە سۆرانی نییە دایلێکتەکانیشی تێدا ئەوە دەکات یاریزانەکان زیاتر جێگیری ئەو گۆرانیە بن بەڕاستی دەستخۆشی کاکماهیر دەکەم شت زۆر جوانی ڕۆژانە جێلێ ڕادەگرن لە کاتی وەرزش بەتاکید ڕۆژانە جارێک ئەو تراک هەر دەڕواتە لە ناو یەک قاعەکەیمە بەتاکید دەڕواتنەوە جاوامش هەولێرێ دەرکەتین بەرەفکی بە مامۆستا بەرەو ڕۆنزێ بژم ڕنگ و ڕیەتە خوشتر کی دەکەیت دزیزیت چە ڕۆندزیان وڵی بە پێی دەرفەتە ینی حەز دەکەم زوو بچم بەڵام جاری وایە دەرفەت ناگونجێ ئەو خانووی کە لەوێ لە دایک بوون هێشتانی خۆتانیان فرۆشرا لە مێژ هی خۆمانە وڵا بەڵام بەداخەوە ڕووخاوە چکە هەمووی قوڕ و با بڵێن خشتە و لەبەرەوەی ماوەیەکی زۆر کەسی تێدا نەبوو باران وشت دژن هەم زیارە و بجە هەم بەرنامەیەمە هە باشە گەشتەکە بچیکە خوش یان بکەین مەسەن هەولێری حتت گەینە ڕواندا زوان دیمەنێت جۆن کوردستان هەمی جۆن ڕاستی بەس تایبەت ئەف ناوچەگەلە جۆن فێجا گەشتێت ناوژیانیان بچینە گەشتێت ناوفونەریدا تایبەتیژی ستایلی گەشتی گورانیەکان
بۆ تو ئەگەر خۆت بڵێن چ نوێگەراتێکت کردیە لە ناو ستایلی گەشت هی گۆرانی وتن ڕاستی گەشت ڕەنگە لە کۆنەوە کاری لەسەر کرابێت بەڵام ئەوەی گەشتی من کە من لە ساڵی 2011 یەکەمین شێوازم لەو با بڵێن لەو شێوازە پێشکەش کرد ئەوەی گەشتەکەی من جیا دەکاتەوە لەوانەی پێشووتر ئەوەیە کە من نهاتووم گۆرانیەک بە تەواوەتی دابنێم وەرمونە گۆرانێک سێ کۆپلی هەرسێ کۆپلی بڵێم دوای بچمە سەر گۆرانیشیکە دووەم من ئەو گۆرانیانم با بڵێن لە گۆرانیەک ئەوم هەڵبژاردووە کە لەوانەیە کۆپلەی دووەمم پێخۆش بوو کۆپلەی دووەمم داناوە یان باشترین کۆپ لە ئەوە بەڵێ وەکو عەرەب دەڵێ جوملە سەرەتانیەکەم هێناوە دامناوە سێم وا باوە کە کۆپلەیەک بڵێ مۆسیقا هەبێت دوای کۆپلێکی من ئەوەشم نەهێشتووە مثلەن جاری وایە سێ گۆرانی بەسەریەکەوە مۆسیقا لە بینیان نییە یان ڕستەیەکی زۆر کورت لە بینیانە مەجال نەدا موسیقا بەڵێ جگەلەوە طبعاً بە پێی زەرورەت یانی من نەک مەجالم نەدابێ بەڵام بۆ جوانی ئیشەکە وا جوانتر بووە بۆ نمونە کە دەڵێ لەگەر ئاغا کوشتن خانیە گۆرۆز هۆی 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 مامۆ یەکسەر پێم خۆشە لێ بچمەوێ وڵام منیش یەکسەر پێم خۆشە جارێک گەشتە چی کورت ئەوها بکەین لەگەر ئەو دیمەنانە دوای ئەو مەوزوعە بەردەوام دەبین زۆر باش ئەوزە چیان گەشتت پێ خۆش ئەوە تو کەیفی خۆت دەردی من زۆر گرانە دەردێکی بێدەرمانە دەروونم پڕ لە ژانە دڵم ماکۆی خامانە ئەی نایە 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 چارەی من و تۆ نایە ئەرێ هۆ نایە ئیشەڵڵا هەیە تەمەەن درێژ بی سپاس دەکەم طبعاً هەر بژی هەر گۆرانی گوتن لە ناو ئۆتۆمبیل ئاسان نییە لەبەرەوەی جاری وایە تاسە و شت هەیە ئێستا کار لە شێوازی ئەدا و دەنگ و تۆن وانە دەکات دەنگ و تون خۆت ڕاهێنان و پارێزیت هەیە یان دەڵێ کاکە ئەوە تیژە دەخۆمەوە ترشێ دەخۆم ئاسایی نانە بە هیچ شێوەیەک من زۆر پارێز دەکەم بەڵام گرنگترین شت کە خزمەتی دەنگەژەیەکان دەکا ئەوەیە بە بەردەوام بە تەڕیبیان هێڵیەوە چۆن بەردەوام ئەو بخۆیەوە ینی دەڵێ چۆن ئەوە لوی لە ڕێ دووسێ جار گوتت بە ئاو باڵێ بەڵێ ینی کاتێک کە دەنگەژەیەکانت وشک دەبن تووشی با بڵێن شەخبوون دەبن لێ دەڵێم خخوای دەنگم زۆر ناخۆشی ئەو خواردنەوە بۆ هەموو شتێکەر باشە بەڵام بۆ دەنگ وەکو ینی دەڵێن وەکو ئەوەی کە مەچینەیەک پێویستی بە ڕۆنە تەزییتیکەی بە عەربی پێدەڵێن تەزیید دەڵێ زەیتی قورک ئاوە کە بتێ بەردەوام بە کەفاەتی خۆی ئیش بکە بە کوالیتێکی باش ئەوەیە بەردەوام پێویستە تەڕ بێت بۆ هوەر بوو گۆرانی دەژی یان ئاساییە هوەر و گۆرانی لە ناو ژیانت نەمینێ من تەسەوری ژیانی خۆم ناکەم بەبێ گۆرانی ئەنی ئەگەر بەیانێ کەستمەوە بڵێن گۆرانی لە ژیانت نەما نازانم چۆن دەژیم پێشببینی ناکەم تەسەوری ناکەم هەبووە ماوەیەک دوورکەت بێ و دیسان گەڕان بێەوە لە گۆرانی نەبووە قەت لەوانەیە بە شێوەی دەرکەوتنی میدیای و تەلەڤیزیۆنی مەسەلەن ئێستا من جاری وایە 5 ساڵ پێم خۆش نییە هیچ بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی بکەم بەڵام وەکو ئەوەی کە گۆرانی بەشێکی زۆر گرنگی ڕۆژانەی ژیانی منە ئەوە مناقەشەی لەسەر نییە لای ناوێ ئەو لای نایە هیچ شتێکیانی ڕاد ناوەستنی لە گۆرانی وت باوەڕ ناکەم دەزانین شت هەیە دەڵێ لەگەڵ خوێنت تێکەڵ بووە بەنسبەت من گۆرانی لەگەڵ خوێنم تێکەڵ بووە بۆ شتێکی ئەوە نییە تەسەنوع نییە مەسەلەن تەمسیل ناکەم بۆی کە قسانە بکەم بەڕاستی ژیانی من خواوای ینی خۆڵخاندوم لە سەرتاوە و منداڵیت لە سەرتاوە مۆسیقا بەشێکی زۆر گرنگی ژیانی من بووە هەوارگەی دۆست و یارانم ڕواندستۆی و کیشارانم هەوارگەی دۆست و یارانم ڕواندستۆی جاوام هاتیە ڕەوەندس لۆندکۆک و هەموو تەرویری ژیانەخوا حتا چەند ساڵی دەرباز کرد هەتا 12 ساڵی ماشڵڵا ڕواندز ئەو سروشتە جوانە
لای تو چییە بۆ تو چییە ڕواندز ئەگەر وڵا ڕواندز من دەمانگ پێش ئێستا گۆرانیەکەم دروست کرد کە ئاوازی مامۆستا فاروق باپیر بوو و تێکستی ڕەنج مەجید و هی خۆم بوو بەسەر ڕواندزان ناونیشانەکەی پایتەختی ئەویندارانە گۆرانیەکە با بڵێن ئەو کاتە زۆر باسی ئەوە کرا بۆچی گۆرانی بەسەر ڕواندز جوانە بەڵام لە لای من ڕواندز جگەل لە جوانی سروشتەکەی جگەلەوەی کە من زێدی لەدایک بوونم و با بڵێن هەموو یادگاریەکانی منداڵیم لەو شارەیە بەڵام قوڵایەکی مێژووی زۆر دوور و درێژیشی هەیە بابت بە ڕەحمەت بی مامۆستای ئاینی بووە مەلا بووە بەڵام هوەریش لە ناو بنەماڵەکەتان هەبووە خۆشە لە ناو کەشوەکی هوەری ها گەورە بی و لەو لای دەنگ خۆشەکەبی لەو لای هوەر دووستەکەبی لەو لای میوزیک ژەنەکە بیان حەز دەکەی خۆت بەتەنی لە ناو بنەماڵک بە دیارکەوی نا دەچوانەوە نیعممەتە کە تۆ لە بنەماڵەیەک پەروەردەبی لە منداڵیەوە گوێت بە نەغمەی گۆرانی و بە تۆنی پاک و ئەوانە بەڕاستی پاک بێتەوە خانەوادەی ئێمە بۆ معنایە هوەری نەبوو کە بڵێم هوەرمەندێک هەبووە لە خانەوادەکەمان پێشتر بەڵام باوکم زۆر دۆستی گۆرانی جوان بوو بەڕاستی پیاوێکی جوان نازوو هەرچەندە مامۆستایەکی ئاینی بوو بەڵام بۆ نمونە مامۆستا زیرەکی برام بە ناوی حەسەن زیرەک کراوە ئەوە گەورەیە مامۆستایەکی ئاینی کوڕەکەی بە ناوی گۆرانی بێژێک بکە هەرچەندە وەکو باسم کرد پێشتر ینی بە کاریگەری قسەی دەوروبەر و ئەوانە دوایی وای لێ هات کە نەهێڵێ ئێمە بەردەوامی لە ممارەسەکردنی موزیک و ئەوانە هەتا گەیشتمە دوای 18 ساڵ و ئەوانە بەڵام لە ناخیدا کەسێکی زۆر جوانناس و دنیاویست و با بڵێن لەگەڵەوەی کە کەسێکی زۆر خواناسیش بوو بەڵام کەسێک نەبوو بڵێ دنیا هیچ نییە دنیای زۆر بەلاوە گرنگ بوو و کاری زۆر لەسەر جوانیەکانی دنیا دەکرد لەبەرەوە مۆسیقایەکێک بوو یان گۆرانی بەگشتی یەکێک بوو لەو شتە گرنگانە کە لە خانەوادەکەی ئێمە هەمیشە هەبووە ئەوە وای کرد کە کەشۆوایەکە بەڵام هوەرمەند نەبووەکو هوەرمەند ئەی دوای تو دوای من زۆر کەسی دیکە لە خانە بۆ نمونە مامۆستا زیرەکی برام کە دەرچووی کۆلێژی هونەرە جوانەکانە یەکێکە لە موزیک ژەنە هەرە باشەکان و بەڕێوەبەری پەیمانگای هونەرە جوانەکانی هەولێرە لە ئامۆزایەکانم کەسانی هونەرمەندی گەورە و بەتوانای تێدایە بۆ نمونە گۆران ساڵح گۆران ساڵح بەڵێ علاقەتەوە پێک بە علاقەکەتەکە پسمامی نییە یانژی هونەرمەندۆنیە هین ڕکابەریت ناوەڵە لەوەش زیاتر لە پسمامیش زیاتر برادرانەیە یعنی من و گۆران زۆر نزیکین لە یەک جگەلەوەی کە پرسوڕابێک زۆر دەکەین لە مەسەلە هونەریەکان بۆ گۆران بە حکمی ئەوەی کە شانۆشی خوێندووە مۆسیقاشی خوێندووە یعنی دنیابینیەکی تایبەت و فراوانی هەیە دەربارەی دروستکردنی کلیپ دەربارەی زۆر شتی دیکە لەبەرەوە من کەتە ناو ڕاگەاندن و هوەر بەڵێ بۆ من ینی ئەبزەم یەکەم جارە باسی دەکەم گۆرانی سێوەخان لە ساڵی 97 کە کلیپمان بۆی کرد منداڵێک لەوێ تەمسیل دەکا ئەو منداڵە گۆرانە یەکەمین دەرکەوتنی گۆران لە گۆرانی سێوەخان بوو ساڵی 97 دوای ئەوە کەوتە ناو دنیای میدیا و ئەوانەوە خۆشی بەڕاستی بەهرەیەکی زۆر تایبەت ئامۆژگاریی گۆران و ئامۆزەکانی تیژ دەکەی ئەوە باسی ئەوانی دیکەش لەبیر نەکەم مەسەلەن دوا ڕۆژ هادی تەمەن سەید ئەحمەد ئەوانە هەمووی بنەماڵن هەمووزا و کوڕا هەمووزا و بڕوا ئەرسەلان کاکە دەرگاچی گەورەت کردەوە ینی لەخوا بەزیاد بێ من زۆر جار ئەو خانەوادە گەورەی کەنەوەی باپیر من ئاوڵای سێمانی پێدەڵێن لە ڕواندز بەو ناوە بەناوبانگە ئاوڵای سێمان هەز دەکەمنەوەکانی وەکو طبعاً ژمارەیان زۆرە لەخوا بەزیاد بێ خوا تەمەنیان درێژکە وەکو کتێبێکی مەسەلەن 200 لاپەڕەیی هەمووی شعری جوان بێت هەر لاپەڕەیەک بکەیەوە شعرێکی جوان وا دێتە بەرچام ینی هەر یەکیان بگری لە نەوەکانی گۆرانی بڵێ دەنجی خۆشە
هیویا ماجی تمن درجاته زۆر سپاس. و تەندروستیەکە باشتە تو ئەس گەلە خۆشحاڵ بیم یعنی دەمەکی کووردە ئەم پیچێکی نزیکی ژیۆنەتە بین تاڕاستیژی ساڕە دا بچین بەڕاستی ساردە بەرە هەولێری با بچین ئەم برین ساڵ مادا